سلام عليك ماما كوي أحوالك تندرستي سپاس دەکەم بەڕێزی ماما دەمەوێ وەچێوەی کاتو سەوزە و میوە و ئەو شتانە دەفرۆشی لە ڕەواندزێ هەندێک باسی بازاری ڕەواندزم لێ بکەی ئەلێرانە یعنی کو زیاتر شتی دەفرۆشی وەختی پارشەوان یان پێش بەرەبانگی ئەلێرانە کووە جەوەکەی بازاڕێ خەڵک زیاتر جۆش و خڕۆشی هەیە لە ڕەمەزانان وەڵی لە ڕەمەزانان بە زۆری لە پاش بانگی عەسرێ بازار ئەبیتەوە ئیش و کار ئەوا بیت یعنی زۆرتر دەبی بەێ زیاتر ئەبی خەڵک زیاتر ئەفڕژێتە سەر شتکردنەوە لۆ بەربانگ و لۆ پاشی و ئەوانە ڕاستە بە ڕۆژ یعنی ئیشەکەتان لە چا ئەوەی نییە کە پێش بەرەبانگە نەخێر بەس بینیانە ئیش زەعیفە هەتا حەسرێ لە پاش حەسرێ ئیش ئەبیتەوە بازار خۆشە بنیانی خەڵک ئەپڕژێت سەرکەوتوبی مامە چ شتێک زیاتر خەڵکی ڕەواندزێ دەکڕی لە کنەتووە چی تەڕەفرۆشێک وەڵی تەڕەفرۆش شتیوانە ئەو شتە خۆماڵیانە سەرفە بن وچی خەلە و سەقەلی خۆماڵی و ئەوانە ڕێواز ئەو شتانێک کە تازە ئەوەی بەهاری مەسەرەن وەکو کەنگر و سلێرک و ئەو شتانێک ئەو جەمامە ئەگەر بتانی گندۆرەم لە بۆ دانەی هەتا و چقەلەشم لە بۆ دانێ بەس ئەوە گەورەیە دنکی ئەوەشیان گچکەوە چەهان خۆمانەیە ئەوەش هەر خۆمانێ ئەوە شەر خۆمانەیە بەس ئەوە سەقەلە باوی پێێرێن ئەوە سەقەلەی چیا پێێرێن سەقەلەی چوی پێێرێن ئەو دەچیان خۆشترا وەڵا هەر یەکە و تامەچی هەیە ئەوە شیرینە ئەوەش مەیلە تارە دنکی تارە مەیرۆ تارە خۆمگەردن ئازادەکەی زۆر احتیاجە سەلامەت بێ وەڵا خۆشە وەڵای هەندێک تارە ئەی بڕکت ئارە بەس لەوانەیە ئەو استفادەی زیاتر بی لە شیرنەکەی ڕاستە هەندێک ئەوە شم نۆدانێت چارێگەک شفتیم دەوێت گندۆرەم دەوێت